سلاف و هیوین دمن خوش دگل کرد کنشن جدنگی امریکا لواشنطن دگلوا از داخل شما و من محتبر شیروانی ممکارتان شاد ڕووداوی زۆرمان بۆ ڕووماڵ کردوون لەسەر گرنگترین پێشاتەکانی هەرێم بە شەڕ بەدژی داعش ڕوبەڕووبوونەوەی تونڕەوی ئەم گروپە خۆپێشاندانی کۆمەلگای ئەزیدی لە واشنگتن و داواکاریان لە کۆمەلگای نێونەتەوەی و هەروەها میوانی بەرنامە پەرلەمانتاری ئەزیدی ڤیان دەخیل لە ستودیۆی دەنگی ئەمریکا لەگەڵماندا دەبێت بەڵام دەپێشدا لە هەولێر پایتەختی هەرێمی کوردستان دەست پێ دەکەین. ئیرۆ هەینی تەقینەك لە دەرەوەی قۆنسڵخانە ئەمریکی لە هەولێری قەومی دەنگێ تەقەیەژی هاتە بیستن هێزن ئەولەهیە دوراجیهێ ڕوویدانی گرتن و کارمەندێن هاوارچۆنێ قوربانی ڤە گوهاستنە نەخۆشخانە هەنێک ژێدەر دەبێژن بکێمی سێ کەس هاتینە کوشتن و چەندەکی دیژی بریندار بوونە هەر ئیرۆ هەینی کاربەدەستێن عێراقێ ڕاگەهاندن و جێگرێ سەرۆکێبەری عێراقی عەزەت دووری هاتیە کوشتن پارێزگاری سەلاحەدین پەیامی کوشتنە دووری ڕاگەهاندیە لە هێشتا ئەو نەهاتیە پشتڕاستکردن. سەرۆکی سووریا بەشار ئەسەد ڕەدی ئێداکانی نوێی داوەتەوە کە هێزەکانی چەکی کیمیاوی وەک گازی کلۆرینیشیان بەکارهێنابێت بە دژی مەدێنەکان و خەڵکی تر لە شەڕی ناوخۆی وڵاتدا لە دیمانەیەکی هەینی بڵاوکراوە سەرۆکی سووریا گوتی ئەم جۆرە تۆمەتبارکردنە پروپاگەندەن بە دژی سووریا و ئامانجیشیان ناحەزنیشاندانی حکوومەتەکەی ئەوە بە تەلەڤیزیۆنی ئەکسپرس بنکە لە سویدی گوت هیچ بەڵگەیەک لەسەر ئەمە نییە لەم هەفتەیە بوو هیومن رایتس واچ کوتی بەڵگەی لایە بە توندی پێشنیاز دەکەن دەمشق کەرەستەی ژەهراوی کیمیاوی لە چەندین هێرش بە بۆمبی بەرمیل لە ستانی ئەدلی بوو لە مانگی ڕابردوو بەکارهێنابوو. پۆلیسی ئیتالی 15 موسڵمانی ئەفریقایی گرتنە بە گومانە کوشتنە 12 مەسیحیان لەسەر گەمیەکە پەنابەران لە دەریایە ناوەڕاستدا. پۆلیسی 30 ساڵی دەبێژتن ئەو هاتن گرتن بە تاوانین کوشتنێ بمەبەستە نەحەزیە ئۆلی ئەو بەرگومان ژێ کەنارێ ئایڤۆری مالی و سینیگالن ڕزگاربووی یەنوێ گەرمیە دەبێژن تاوانباران 12 کریستیان ژە نەیجیریا و گانا هابێتنە دناف دەریایەدا. و لە ڕۆمادی شەڕ بەردەوامان نێوان هێزەکانی عێراقی و ملیتانی دەوڵەتی ئیسلامی ناسرا و بە داعش کە دەستی بەسەر چەند شوێنێک لەو ناوچەیە داگرتووە. وەزارەتە بەڕەوانیا عێراقی ڤیدیۆیەک نیشادا کە چاوە فڕۆکێن شەڕی بۆمبارانە بنگەهێن کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش دکن لە دەوروبەرین ڕەمادی لێ دیارە ڤان هێریشان ڕێ لە پێشکەتنێن ملیتانên داعش نەگرت ji girtina sê gundên Rojhilata Parêzgehê. Li Washington Serokwezîrê Iraqê Heyder Ebadî got ew hêrîşên Daeş li dora Remadî bersiv e ji bo seredana wî ji bo Amerîka. Ez bawer dikim ew hevdem bû digel seredana min bo Amerîka. Wan vê dibêjin tevî hevkariya Iraqê wergirtî em hene û dikarin ziyanê bigehînin. Digel hindê jî serokê stûnên leşkerê Amerîkî Martin Dempsey got kampêna dijî Daeş li Iraqê pêşketinek berçav kiriye. Hikûmetê Iraqê hîn pêşketin destxistine û rewş ber bi aliyekî rasibe diçe. Hêzin hevalbendiya Amerîka dibêjin di du rojên borî de wan 19 hêrîşkirine ser militanên Daeş li Iraqê. Li berokê siyasî jî hikûmeta Serok Barack Obama sozên piştevanîkirina Iraqîyan nû dikeneve. Partnership that will continue to grow. Dostaniya me di dûmîne û bihêztir dibe û wê ta demekê dirêj piştî şikestina Daeş bimîne. Em dê digel hikûmeta Iraqê bin û amade bin ji bo alîkarî û yekgirtina Iraqê. Serokwezîr Ebadî ku digel Serok Barack Obama û ji maleka endamên Kongresê û meznekarbidestên hikûmeta Amerîkî li çend rojên borî kom bûye, geşbîne li hember têkeliyên paşerojê digel Amerîka. Ez bawer dikim ev hevkarî cihê keyfxweşiya gelê Iraqê û şervanên Iraqê ye li meydanên şerî ku ew ne bi tinê dê rijdiya Amerîka û hevpeymanan bû alîkarîkirina hêzên Iraqê bînin belku wan divê rijdiya hevkariya û dostaniya stratêjî di navbera Iraqê û Amerîka de bibînin piştî şikestina Daeş. Hêzên Iraqê dest bi ser bajarê Tikrîtê asêgeha militanên Daeş girteve û çav li bêjiye û parzinîngeha wê ya neftê di nêvbera Bexda û mezintirîn bajarê Iraqê yê duê Musila ku hêşta li jêr kontrola Daeş de ye. Lê di kiryarê dijî Daeş de li Enbar ew hêz neêgirtîne. Jeneral Dempsey dibêje divê ew berbelavbûne nemîne. Êrişa dawî ya ser Ramadî nîşaneke din e ku divê hikûmetê Iraqê
پەیوەندیەکی خورد دەناو هێزن وێن هەولێرکاریەدا هەبە داکو ڕەوش خراپتر نەبە. ژەنەرال دەمسی دەبێژتن دەوێ ڕەمادی ji داعش پاقش بە لێسەنگیە هێزن هەواڵبەندیە دێ لەسەر بێژی بە. بیجی بەشێکە ji بنەسازیە نەفتیە عێراقە. پشتیک و عێراقی bi tevahî bêjî kontrol bikin, hingê ev bikaribin hemî binasaziyê neftî ya welatê xwe têxin bin kontrola xwe, hem li Bakur û hem jî lê Başûr. û nema dihêlin Daeş ji neftê qezen cedravî ji xwe re çeke. Ji bo vê komala milîtana dahatê firotina neftê gelek giring lê şarezayekî pirsên rojhilata navîn bawer diketin ji bo Daeş mana wan di Iraqê da giringtir e ji dahatê neftê. Bê girtina erdê Iraqê Daeş nikare bêje wan xilafet heye ya ew rewaya xwe li ser ava dikin. Tihna Daeş ji bo girtina erd û desthilatê tirs û xeterek mezin peyda kiriye û sedan hezar derbiderên ji encamên şerê wan bihîviya dumahiya derdeseriya xelkê herêmê ne. û peywendiyên Amerîka û Iraqê piştî seredana Serokwezîr عبادی جبو امریکا و کوبونان دیگل سرک اوباما و مزنا کاربدستین دی دیگهنه چه است پیداشون بسر پیوندین امریکا و عراق ناوروکی و راپورتیا ڕۆژی سێشەمە حەیدەر عەبادی سەرۆک وەزیری عێراق یەکەم سەردانی خۆی بۆ کۆشتی سپی ئەنجامدا و لەگەڵ سەرۆک بەراک ئۆباما کۆبەوە و بەڵێنیدا بە هەماهەنگی و یارمەتی ویلایەتە یەکگرتووەکان کۆنتڕۆلی پارێزگاکانی ئەمبار و نینەوە بکاتەوە. ئێمە پشتیوانیمان لە ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان و وڵاتانی دراوسێ و حکوومەتەکانی ناوچەکە دەوێت. سەرۆک ئۆباما و بەڕێوەبەرایەتی ئەمریکا ئامادەی تەواویان دەربڕیوە لە هەوڵەکانمان بۆ ڕزگارکردنی تەواوی عێراق پشتیوانی لە هێزە ئاسایشەکانی عێراق بکەن. لە وتوێژەکانیاندا سەنجیان خستە سەر بەرەوە پێشەوەبردننی هەماهەنگی لە نێوان هەردوو حکوومەتەکە و لەشکرەکەیان. سەرۆک ئۆباما بەڵێنی بڕی 200 میلیۆن دلاری دیکەی لە هاوکاریکردنی عێراقدا و ئاماژەی بەسەرکەوتن لە شەڕی دژی داعشدا و پەستنی ڕێبەرایەتی عیبادی لە شەڕەکەدا کرد. بەشێک لەو سەرکەوتنە ئەوەیە سەرۆک وەزیر عەبادی بەڵێندار بە حکوومەتێکی گشتگیر بێت کە تێیدا شیعە و سوننی و کورد و هەموو خەڵکی عێراق لە دەوری سەروەری عێراق یەکگرتوو بن و بتوانن داهاتوو دیاری بکەن. هەردوو ڕێبەر باسی ئێرانیشیان کرد و سەرۆک ئۆباما گوتی چاوەڕوانی ئەوە لە وڵاتە دراوسەکانی زۆرینە شیعە دەکات پەیوەندیەکی بتەوە و گرنگیان هەبێت. بەڵام جەختی لەسەر ئەوە کردەوە کەوا ملیتانە شیعەکانی کە ئێران پاڵپشتیان دەکات دەبێت لەژێر فەرمانی عێراقدا بن. هەر کۆمەجێکی بیانی کە یارمەتی دەربێت لە شەڕی دژی داعش پێویستە لە ڕێگەی عێراقەوە بگات بەمەش ڕێز لە سەروەری عێراق دەگرن. براین کەتولەس لە ناوەندی سنتەر فۆر ئەمریکان پرۆگرس دەڵێت سەرۆک وەزیر عەبادی کار دەکات بۆ ڕەوانەوەی هەر نیگرانیەکی کە بەڕێوەبەراتی ئۆباما ڕەنگە هەیبێت سەبارەت بە ئێران کە گرژیە تایفیەکان لە عێراقدا دەوروژێنێت. ئەوان دەبینن کە پەیوەندێکی باشتریان لەگەڵ ماڵێکی هەیە کەوان هەیەیان بوو عیبادی بە خەریکە بڵێ شتی باش سەبارەت بە کارکردن لەگەڵ عێراقیەکان لەگەڵ لایەنە جۆر بە جۆرەکان هەیە و لە توانایاندا دەبێت نەتەنها داعشی شکست بدەن بەڵکو وڵاتیش سەقامگیر بکەن. بەڵام بەهروز جەعفەر شارەزای پەیوەندیە نێونەتەوەیەکان بنکە لە قوبرس پێی وایە عیبادی خۆی پاڵێوراوی ئێران بووە و ناتوانێت ئەم کارە بکات چونکە ئێران بە گۆشت و عێسقانەوە لە عێراقا. لە هەموو حاڵەتێکە ئێران ڕێگی داکوتاوە لە عێراقا و نەگەر ڕێگی داکوتاوە بەڵکو عێراقی کردووە بە مۆڵگەیە کوردێکی بە پێگەیەک بۆی لێوە ئینقلاق بکات بە وڵاتانی تری ناوچەکە کردوێتی تەنانەت لە ماوەی ڕابردووە لە مدەی کە هادی العامری وەزیری گواستنەوە بوو باسم کرد جەمەلۆنی تایبەتی کردووە لە ناو مەتاری نەجەف و لە ناو مەتاری بەغداد بۆی مساعداتی عەسکەری و مساعداتی ئەمنی بگەێنێتە وڵاتانی تری ناوچەکە. تۆ چی ئومێدێک لەمە دەکەی سەرۆک وەزیرانێک بتوانێت هەیمەنەی وڵاتێکی زلهێزی وەکو ئێران کەم بکاتەوە لە عێراقا کە بە تایبەتی ئەمریکا لە ماوەیە سازشان بۆ یەکتری کردووە کەوتنە ڕێکەوتنێک. لە دەمی وتوێژەکاندا سەرۆک وەزیر عەبادی هەروە سەرۆک ئۆبامای دڵنیا کردەوە هیچ چاوپۆشیەک ناکات لە هەر پێشێلێکی کە دەکرێت لەلایەن هێزەکانی عێراقەوە لە شەڕی دژی داعشدا و گوتی ئەوانەی ئەو جۆرە پێشێلیانە بکەن بەرەو ڕووی دادگا دەکرێنەوە. حەیدەر کەریم دەنگی ئەمریکا. و لە وەزارەتی دەرەوەی ئەمریکاش هەوڵەکان تونتر کراون بۆ ڕوبەڕووبوونەوەی تونڕەوی تند و تیژانەی داعش ژمارەیەک وڵاتیش بەشداری ئەم هەوڵانە دەکەن.
نونەرن بلند جیازدە وڵاتن کۆلسیۆنا دژی داعش یا بسەرکێشیە ئەمریکا چوونە سەردانەکە یا کو بسپۆنسەریە وەزارەتە دەرڤەیە ئەمریکایە. ئەو دێگەل حکوومەتێ و کاربەدەستن گرنگên تەکنۆلۆژیک ڕوونên li Washington، نیویۆرک و سان فرانسیسکۆ دا کاربن بزانن چاوا پرۆپاگاندایا داعش و ئەو کۆما تۆندرەش ji piştevanên xwe dûrxînin. Mihemed bin Xeldûn endamê Perlemanê Meğribî yê ku beşek ji vê şandeyê dibêje ku bêtir ji 3000 Meğribî tevlî Daeş bûne li Iraq û Sûriya. سەدەمێن سەرەکی ئەون بێکار و خزانیە وەک hûn dizanin. Piraniya van kesan jiyaneke baştir dixwazin û ew vî tiştî li welatê xwe peyda nakin. Nûnerê lêkolînên ewlekariyê Xalid Okaşa dibêje milîtanên Daeş medya civakî bi awayekî serketî bikardînin da ku xwe bigehînin wan kesin ku li delîveyên baştir digerin. û her wisa jî ew gêncan dikin arman ji xwe re. Yên goş serkêşiyê hez dikin û dixwazin tiştekî nû di jiyana xwe de bikin û bi xwe di nava xwe de tundrawin got ew ji wan dixwazin tundûtiya xwe derînin. Karbidestên Emerîkî texmîn dikin ku bêtir ji 20,000 kes ji welatên derve tevlî Daeş bûne û 3400 ji welatên rojavayî ne. Digel wan kesan cîhadî cane yê di vîdeoyên serjêkirinên Daeş diyar dibe û tê bawerkirin ku ew ji Brîtanyayê. Lêkolîner dibêjin ku 3 keç ji London derbasî Tirkî bûn û ew bawerin ku wan plan hebûn tevlî Daeş bibin. Nûnerê taybet yê civakên misilmana Şarîk Zefar dibêje ji bo pêşîgirtina propagandaya Daeş, Wezareta Derve alîkariya hikûmetin biyanî dike ku medya civakî karbînin û dengê xwe bigehînin wan kesin bûne qurbaniya tund û tujiya koma tundre. Bawerim got hinek çîrokên girîng bi xwe çîrokin. Yên kesên got cuda bûne, kesên got çûne, belkî ew hatine neqandin belkî jî bi zorê çûne lê ew çûne û şer kirine bi vî grûpê han re. Paşîn ew naz dikin got ne ev bûya got bijartibûn. Ev dikarin bibin çîroknî balkêş û gelekî bi bandor. Zafer dibêje beşek ji bizavên Emerîka ya şerê dijî Daeş ew e ku xeletî û kêmaniyên kiryarên vê komê eşkere bikin. Ravîn Doskî, Dengê Emerîka. û demeke siyasetvan û çalakvanên êzdiyan daxwaza parastina nîfnetewê ya deverên xwe dikin bi taybet şingalê heta ku bi sedan hezar xelkê şingalê vegerine warên xwe. Di çend xwepêşandanan de li Kurdistanê û li Ewropa jî êzdiyan xwest tawana Daeş li dijî wan kirî bê hejmartin weka genocide. Erê heta çendê ev daxwast razbîne yan îmkana cêbicêkirina wan heye. Me ev pisyar Arastey Xanim viyan de xîl kir endama برلماني عراقي نتشتكي جلكي سهلة لازم أم جلك بسياسة وبدبلوماسية القلبي موضوعي بالشغل ولازم أم بزانبن ما تشد فيت يعني بلاني ما تشيا دا مقابل شيء ادفيت مساعدة ما بكان فعلا بزانبن كأبا خطوات ما يا افتش تمد فيت أبا يد دويم بلي الدول أجنبية أوروبية وأمريكي يعني وقت أم بحثا حماية دولية كان أم بحثا فيت كان الجل جانبي أمريكي والجل جانبي أوروبي يعني أو جهة أم كبجنة التحالف الدولي أم في بحثي كان بس النفسها تشت يعني بدفع أفتشت واضح بي ما نفت أفتشت تأثير السر سيادة عراقي بكاتب تزانمت لأنجماني آسايشنا توني قرتي أو داخواز كرب ويك شو عن داخواز أبو خلكي ليجي هلبت الهرجة كي داخواز دي كان بلكي أو خلكا ولات الدنيا أمريكا وولات أوروبية وصعد من العراق وكتاقوتي ولاتكي سروريا خويا هي توي تشا هزك بياني بدن وولاتي ده منافي يعني أزل قلوان آخرين باندو سيروجا منافي أو هزك بينن أو السر أردي مدينن أو كان أو كارم منطقة كآمنة بومتشي كان أو وكا يعني زونك
نون فلاي زون يعني تشينا بطيرانك تشينا بأسلحة يعني عتادك مظنها بالفي منطقة أو منطقة كأقليات تيدا وكا هكا تيتا برامها مش كخطة 36 فترة كي كحماية جيرة شكل ونشرت قواعد ديتوان النيف أردي عراقي بنكارن قواعد ديتوان الدوربن بس سيطرة يعني إشرافي بكنسر في منطقة أبي تشتكي يا دي قوات هبن أو بيجن قوات حفظ السلام مثلا هبن يعني هندك قواتك هبن السر حدودية ما القال سوريا مثلا شو كأو داعش كفتنا عراقي زور بيشوان حدود سوريا كفتن هاتن داخل بن بس فحماية تامة قوتك دين بوما النيفا ما حدود سوريا أبيك يا ددوي كارن أو منطقة نهيلن طيران ونهيلن طيارة أو سلاح قالك مازن تذهبن يا نقطة سي تسليحة منطقي تسليحة خلكية منطقي بسلاحة معقولة أصناب سلاحة منظم بينن بسلاحة معقول دابشن دفاع شخبك كي تشكي بدأت خلكي منطقي دولة مظن مسؤول أزيد بيجم مسؤول سر تشك بدنا ماذا أم محاربة داعش بكن بو چونك داعش نبس خطر السر عراق نبس خطر السر إيزديان نبس خطر السر فلها داعش خطر السر همي دنيا أمنوكا محاربة داعش كان إيش بدالها همي دنياي تو بشتفانيا وهزري ديكي وي بوچونه ديكي كو خلكي شنغاري بين تشكرن خلكي شنغاري تشكبتو هيزا خويا تايبتن أزل قل أويما ووقت أم تاخذنجي لازمة أم إش قانون درنكبن نقانون عراقي ونقانون الدولي وقت أم داخوازي شوانت كان أم بيج من نوان ما هناك جهات قانوني هينا المؤسسة أمنية عراقي مدفي هنوان تشك بدنوان جيش عراقي أم نابيجن خلكك دي قوتك هذه هي العراقي بس أمنا بيجن وقوتي أمد بيجن جيش عراقي هكما قود بو كردستاني أمد بيجن تسليحة بيشمرقة تسليحة وزارتها بيشمرقة وشريكة وزارتها بيشمرقة أم كارن تسليحة إيزديا بكن نبس إيزديو في الله وشبك وتركمان أويد ادفي منطقة اتجين لازم أف بين تسليح كرن خاصة مسألة أقلياتها ووقت أم بحثت كين الجل دولتي غربي أمد بيج نوان أم داخوازيا ما أوا هون جيش عراقي ووزارتها بيشمرقة يا كردستاني سلاحي بدنوان بس لازم بندك تذهبي كجزء في سلاحي بشتا أقلياته. بالي باشا فيان خان بابتي دويجي كون داخواز كن أوا اف توانا داعش بسري ازديائيناي واف كارساتا بسري ازدياهاتي ببا جنوسايد او هتا چندي امكانه هندي هيا بيت جيب جيكرنو يعني جيهان بيناسيني بيبكو اف جنوسايد تظاني ازد بهنم اف نقطه ديش نقطه يكي سهل تربيه چونك يك نقطه يكي احتمال قالك خلك دي تداخل بكن جهات عراقي جهات دي ابدي تشاوبي يا جينوسايد همي دنيا متفقة انه اوي تشيبو السر ايزديا جينوسايد القانون الدولي كانت نقاط هينا كهكيك جفان تطبيق بو دي دبتا جينوسايد ياما همي نقاط السر ما تطبيقون تصفية تطهير عرقي إبادة كشتن جبر اختلافها فكر وآين هم السر ما جوهرينا أولي يكشوان تشتغل جوهرينا أولي أو نتمنى قلتي فيها خام بورا وقت ما قال كورتال نتمنى قلتي باوريك هي دماوي بحثي دي كان بيجن شماج عراقي البرلمان العراقي يعني حكومة العراق ده أفدا خوازنا يتكرن يعني أفتشتنا يتا بيناسين يتكرن كجنوسايد حكومة العراق برلمان عراقي وحتى كردستان همية قرار داية أفا جينوسايدا لازم شوي داري دسبيكا أفا ديبتا بشتهنجي شغلما دوكومنتا اعترافاتا شكايتا أم دي لازم همي حاضر ببن أم تقديم بكن دالوي داري اعتراف بيتا كرن وشنو عراق تطبيق بكا أجر عراق إذا بيت وكو بيناسيني بكاتم كجنوسايدا دي فيها عراق بخوش هناك بينقابا بارمجتن بس أما شين بابتي دي يجريك أو جي مثلا رزقار كرنا كتشو جنيت إزديايا دست 11 ده أفجي إكشوان داخوازايا
ونچی بۆیت کەن ئەگەر بە کورتی بێژی ئیمکانە هەندێک چەند داک و ئەو کچ و ئەو خانە بینە ڕزگارکردن دووەختیدا توزانی ئەم کارن مساعداوان قچکا بکەن هەکە بێن ئەم کارن داخوازیش خەلکێ بکەن بەس ئەم نکارن مباشر وان ڕزگارکەن إلا بطريقة یا هەکە بازدان هەکە بکڕین فرۆشتن بەس ئەم چاوە یعنی شکلێکی غير مباشر ئەم داواتکەن خەلکێ دەولەتێت عالەمێ مساعدە پێشمەرگە و ئێزدیا و جێشی عێراقی و قواتێ دی بکەت دا و ئەوژی لازمە الداعش بدەن بزووترین وەخت ئەردێمە ڕزگارکن مووسڵ و تکریت و ئەبجێتۆسا خلاص ببنش داعش دا چونکە عائلێت مووقعێت مەلوێ دەرێ سجن کرینە فەڤە عملیەکە عسکەری استراتیجیەکە عسکەری پێدوێ لازمە چێکەن لازمە خەلک هەمی پێکڤە ئەوە کێ چێکەن عملیەکە عسکەری داعش ئەمجێ خلاص بن دا ئەم بکارە بن قیچ و ئەو زارۆک و ئەو بیاخان گەلک سپاس خۆش سپاس بتە سپاسان دەکەین کە لەگەڵماندان چوارشەممە ڕۆژی جەژنی چوارشەمە سوور ساڵی نوێ بۆ کەمایەتی ئاینی ئەزیدیەکان بوو بە پێچەوانەی ساڵانی ڕابردوو ئەم ساڵ ئێزیدیەکان جەژنیان نەگرت بەهۆی ئەو کارە ساتانەی بەسەریان هات لە ساڵی ڕابردوو دەڤەری شنگال کەوتە بەر پەلاماری داعش زۆربەیان ئاوارە بوون ژمارەیەکی زۆریان کوژران و زیاتر لە 3000 زۆربەی ژن و کچ و منداڵ ڕفێنراون کۆمەلگای ئەزیدیەکان لە بەردەم کۆشکی سپی لە واشنگتن داواکاری خۆیان بە جیهان ڕاگەیاند کامرای کورد کەنەکشن لەوێ بوو جێ دێڤلا کۆ ڕۆژە چارشەمە سۆر وەکو هەر ساڵ بە کێف و خۆشی پیرۆستکن ڕەڤەندا ئێزدی لە واشنگتن و دەردۆراوێ لێ پێش کۆشکا سپی خۆپێشاندانێک لە دارخستن و بانگەخوا بۆ ڕێڤەبەریە سەرۆک باراک ئۆباما دووبارەکردن دا کۆ ئالیکاریە وان بە ئەوەکی ڕژدی بکات شەرێ گروپا تەرۆریست داعشتە هزارە مەختوفێ مەڵ دەستێ داعش دەنە ئەم دخوازین علاجەکەوان بکەن ئەم دخوازین مسعدا ئیزیدا بکردن جینۆساید ئەم دخوازین احتراف كإبادة جماعية بسريز هات أم دخوازين آلي كارية إزيديا أم دخوازين تحرير شنغار بوقت كي زوب بي أم دخوازين آلي كارية أو خلق الكامبادا بدرستي بيا كرن خۆپێشاندەران هەروەها باڵکیشاندن سەر ڕەوشە گرتین ئێزیدی و بەتایبەتی کەچێن ئێزیدی دەبن دەستێ داعشدا و داخوازە پاراستنێکە ناونەتەوی کرن ئەم هاتنە بێدرم دەنگی خۆ بگهینە ئەمریکا نەوزان دەوڵەتەکە مەزنە واناریمە نەکرد و کەچکێمە بە نەگەڕاندن حیمایەتەکە دەولی ژمارە نەکردن و نەگرن جەنسایز ئێزیدی نامینن ساڵەکە دی دۆدی یعنی جيلكي منامين جيلي ميدين هاي الكامبادة عايشة بس بخوارني عايشة يعني وقت مستقبلي كيفان زارو كمان هو النبي وتشتاق نبي يعني بهورت كان مستقبلك يزيديا هبي وقت حماية دولي نبي كحماية دولية يزيديا انها تكرين يزيدي ومستقبلك وانوي هبي جارك دي نعم تخازن جو امريكاي صباح ازدي خانم تخازن امريكا علي كاري بده ملت میزدیا کچکی ازدیا او که دست ایرو دست وان سرمانه دار اولی خواهش است ببارک دکم جشن جماعت ازدخانه تماما از خواهی میرلنده هات مورد تف ازدخانه خواه تف ملت خواه خۆپێشاندانە وان بالا هەموڵاتیان ئەمریکی شاند و هەنێک ژی تەڤلیوان بوون درشمێن وان هەلدان و پشتگیریە خۆیش بۆ وان دەربرین My name is Wynn Richards. I'm from San Francisco, California. These are my 8th grade students. ناوێ من Wynn Richards ez ji San Francisco me û ev qutabiyên min in. Ew jî wek hemî zarokên Amerîka hayê wan ji çîroka Êzîdiya heye, xema wan dixwin û kiryarên Daeş dibînin. Em amade ne her tiştî bikin ji bo piştgiriya şerê dijî Daeş. تێزانین کو دەردۆرا 400,000 ئێزیدی لێ شنگال بێشون وارمان پشتی ئێریشێن داعش بۆ باژار و گوندێن وان ئەڤ ئێریشە کۆ لە گۆرە و دەبێژن یەکە ژی هەفتێ و سێ جینۆسایدان کۆ ئەو دەدیرۆکە خۆدا بە سەدەما باوەریین خۆیە ئاینی ڕاستی وان هاتن ئێزیدی لە گۆر ئۆلاخوا باوەرن کۆ ساڵێ جارێکی مەلەکی خێرێ ji عەزمانان دادکەvê عەردێ ji بۆ شەر نەهێلێ گەلو ئیرۆ کەسێک هەیە کەسێکی وەک سەرۆک ئۆباما لەسەر عەردێ ئالیکاریە وان بکە و بە بانگا وان بە بێ دا کۆ شەرێ هەری مەزن لە جیهانێ داعش تنە بکەن لە هەرێمێ پرسەکە
ڕەنگە بەرسەڤخوا دەدەمێن پێشدا دیار بە جێ پێش کۆشکا سپی ساڵح دەمی جەر دەنگی ئەمریکا و لێ بیرەوەریا 27 ساڵیە ئەنفالێک کە سوکارین قوربانیان لە چەمچەماڵ داخوازا گرتنا تاوانبارین divê kampêna rejêma Beezda dikin cuda ji salên borî ku wan daxwaza pitir alîkariyên diravî yan jî alîkariyên jiyanê yan jiyana rojana dikir. Peyamnêrê dengê Amerîka Dilşad Enwer ev raport ji rêwrismekî bîreweriya Enfalê gihandiye me. کە سوکاری قوربانیانی ئەنفال یادی 27 ساڵەی تاوانی ئەنفالیان کردەوە و داواکاری ئەم ساڵیان جیاوازتر بوو لە ساڵانی پێشووتر کە بریتی بوو لە دەستگیرکردنی ئەو جاش و مستەشارانەی دەستیان لە تاوانەکەدا هەبووە. ڕۆژی سێشەمە لە گوندی دێبنەی ناحەی ڕزگاری و لەسەر مەزاری ئەنفالکراوەکان کە سوکاری قوربانیانی ئەنفال بە بۆنەی تێپەڕبوونی 27 ساڵ بەسەر تاوانی ئەنفالدا مەراسیمێکی گەورەیان ئەنجامدا. لە سەرەتای مەراسیمەکەدا 21 کەس بە جلی پرتەقاڵیەوە هاتنە سەر تەختەی شانووە کە لەو ڕێگەیەوە خەمخۆری خۆیان بۆ ئەو دیلانی کە لای داعشن و جلی پرتەقاڵیان لەبەر کرابوو نیشاندا. دواتر کە سوکاری ئەنفالکراوەکان داواکاریەکانیان خستە ڕوو کە دەستگیرکردنی تۆمەتبارانی ئەنفال بە تایبەت جاش و مستەشارەکان سەرەکیترین داواکاریان بوو. ئەمڕۆ لە یادی 27 ساڵی تاوانی ئەنفال لەو یادایە ئەمە دیارەوەکو ڕێکخراوەکانی بواری جنۆساید و کە سوکاری قوربانیان کۆمەڵە داواکاریمان بوو. دیارە و داواکاریانەش بەڕاستی هەمیشەیی هەموو ساڵ دووبارەیەکەینەوە یەکێک لەوانەکە دادگاییکردنی جاش و مستەشارەکان و تۆمەتبارانەی کە دەستیان لە تاوانی ئەنفالە بووە. دیارە ساڵانێک ئێمە و داواکاریە دووبارەکەینەوە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەری ناکاوە ئامادە نیە ئەو تۆمەتبارانە دادگایی بکە. هەرچەندە ماوەیەکی زۆر بەسەر ئەنجامدانی تاوانی ئەنفالدا تێپەڕیوە، بەڵام هێشتا ئاسەواری ئەو تاوانە لە ڕووی دەرونیەوە بە ڕوخساری کە سوکاری قوربانیەکانەوە دەبینرێت کە لە زۆربەی مەراسیمەکاندا هەر یەکە و وێنەی کە سوکارە ئەنفالکراوەکانیان بەرز دەکەنەوە. کە سوکاری ئەنفالکراوەکان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە تەنها دەستگیرکردنی تۆمەتبارانی ئەنفال قەرەبوویان دەکاتەوە و ئەندامانی پەرلەمانی کوردستانیش پشتگیری داواکاریەکانیان دەکەن. دیارە لەسەر ئاستی نێودەوڵەتی و ناوخۆی کەم تەرخەمی هەیە بەرامبەر بە کەیسی ئەنفال کۆمەلگەی نێودەوڵەتی ئەم تامەندەی وەکو جێنۆساید نەناساندووە لەسەر ئاستی ناوخۆش حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە ئەنفالچیەکان کە بوونە قەرەوڵ و پێشقەتاری حیزبی بەعز گوند بە گوند و شار بە شار و دۆڵ بە دۆڵی ئەم کوردستانە گەڕان و کە سوکاری ئێمەیان ئەنفال کرد ئەوانە نەک هەر نەگیراون و ڕادستی یاسا نەکراون بەڵکو پەنادراون لەیان حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان. لە ئێستادا چەند مەزارگەیەک لە ناوچەکانی ناحەی ڕزگاری و چەمچەماڵ دروست کراون کە ژمارەیەکی زۆر ڕووفاتی ئەنفالکراوەکانیان تێدا نێژراوە. ساڵانە کە سوکاری قوربانیەکان بۆ هەڵڕشتنی خەمەکانیان ڕوو لەو مەزارگانە دەکەن و بەشداری مەراسیمەکانی تایبەت بە ساڵیادی ئەنفال دەکەن. هەرچەندە ماوەی زیاتر لە ساڵێکە بڕیاری دەستگیرکردنی جاش و مستەشارەکان لەلایەن دادگای باڵای تاوانەکانەوە ڕەوانەی هەرێمی کوردستان کراوە، بەڵام تاکو ئێستا بڕیارەکە جێبەجێ نەکراوە. ئەمەش نیگەرانی لای کە سوکاری ئەنفالکراوەکان دروست کردووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. دەخیل زۆر سەیرە کە هاوبەری دەکەم نێوان ڕاپۆرتەکەی دڵشاد ئەنوەر و ئەو گفتوگۆی لەگەڵ بیان دەخیلت کرد. ئەوان پاش 27 ساڵێشتا نیگەرانن کە ئەوانەی کە ئەنجام دەرن بستا نەگیراونەوەوانە بەس کۆمەلگای ئەزیدەکانیش بە خۆ دەزانێت داوا دەکەن کە ئەنفال بەڵام ببوورە ئەوەی بەسەر شەنگاڵ هات بە جنۆساید بناسرێتن و بەتەکیدیش دڵنیامە چاوەڕێ دەکەن کە بەکەرانی بە سزای خۆیان بکەن. لە تو دەڵێت بەڵێ ئەو هیڤە کار بە تیڤە هەر کەسیە چونکو بڕاستی ئەنفال جنۆسایدە هەموو بەندێن جنوسایدی لەسەر گرن یەن شگاڵی بە هەمان شێوە لێ وەکی گوتی مخابن هەتانۆکە شەناتیکردە 27 ساڵ لە ئەنفال هێشتا ئەو داکیمەنژی دیابێنا ئەوکن ئیزدیاژی کارێک درێژ پیشەوانە. دەڵێ زۆر سپاس و سپاسی ئێوە بینەرانەی بەڕێزی بەرنامەی کورد کەنێکشن دەکەین تا هەفتەی داهاتوو هەر شاد و سەرفەراز بن.